ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بانگهێش دەکەم بفەرمێت لەم بۆنە گرنگەدا وتەی خۆیان پێشکەش بکات. کەرەمکەن. خوشکوبرانی بەڕێز ئامادەبووانی هێژا خۆم زۆر بە بەختەوەرە زانم و خۆشحاڵم کە ئێمڕۆ لەگەڵێەوە بەشدارم بۆ دانانی بەردی بناغەی شەقامی 100 مەتری سلەیمانی کە بێگومان یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکان و استراتیجیەکانی حکوومەتی هەرێم بە تایبەتی بۆ شاری خۆشەویستی سلەیمانی. خۆشەویستانی ئەم شارە شایانی ئەم پرۆژە و زۆر پرۆژەی گەورەتریشن و ئێمەش لە حکوومەتی هەرێم بەڵێنی ئەومان داوە کە خزمەتکاری خەڵکی خۆمان بین و لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە بەڵێنی ئەومان داوە کە گرنگی بە ژێرخانی ئاوبۆری هەرێمی کوردستان دەین کە یەکێک لەمانە دروستکردنی ڕێگەوبانەکانن لە دەرەوە و لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا. بۆیە پیرۆزبایی لە خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی دەکەم و سوپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانیش دەکەم کە ئەوان ئامادە بوون ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن. ڕاستە پرۆژەیە ماوەیەکی زۆرە قسەی لەسەر دەکرێ و بەڵێنی زۆریش دراوە کە جێبەجێ بکرێ. لەم کابینەیە ئێمە بەڵێنەکەمان بردەسەر و ئامادە بووین بۆ ئەوەی دوای ئەوەی خوێندنەوەیەکی تری زانستیانە بۆ پرۆژەکە ئەنجام درا و پرۆژەکە بە شێوەیەکی باشتر و بە گوژمەیەکی گونجاوتر ئامادەکرا و گروپی کۆمپانیەکانی قەیوانیش ئامادەی خۆیان دەربڕی بۆ جێبەجێکردنی و ئەمە پێم وایە دەبێتە دەستکەوتێکی گەورە نەک تەنیا بۆ خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی بەڵکو بۆ هەموو خەڵکی کوردستانیشدا. ئێمە لە حکوومەت بەڵێنی خزمەتگوزاریمان بە هەموو هاوڵاتیانی کوردستان داوە بەبێ جیاوازی. هەر وەک دەشبینن پرۆژەکانی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی حکوومەت دەستیان پێکرد بەڵام بەداخەوە دوای ئەوە تووشی چەندین قەیران بووین، قەیرانی ئابووری و دواتریش بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە لە زۆر ڕوویەوە ڕێگری کرد لە جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەت. بەڵام دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە ئاماژە بەوە دەدا کە ئێمە ئێرادەیەکی بەهێزمان هەیە لە حکوومەت و نایەڵێن نە قەیران و نە ئەم گرفت و کێشانە بمان وەستێنن و ژیان و خزمەتگوزاری بەردەوام دەبێت. حکوومەتی ئێمە حکوومەتێکی خزمەتگوزارە. لێرەشەوە من دەمەوێت سوپاسی هەموو کابینەکە و بەڕێز کاکوبات وەک جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەم کە هەموو بەیەکەوە بە ڕوحیەتێکی بەرزی بەرپرسارانە هاوکاری یەکتر بووین و ئەوەی لە تواناماندا بووە بۆ گەیاندنی خزمەتگوزاری و هەموو خەڵکی کوردستان بەردەوام بین. ڕاستە ئێمە لە حزب و لایەنی جیاواز دەهاتوین و حکوومەتێکی ئێتلافیمان پێکێناوە. بەڵام ئەوەی من هەستم پێ نەکردووە ئەوەیە کە کابینەکەی ئێمە کابینەی حزبی بێ و ئێمە بە هیچ شێوەیەک وەزیری حزبیمان لە حکوومەتدا نییە. وەزیرەکانی ئێمە بە خۆم و جێگیری سەرۆکی حکوومەتیشەوە ئێمە وەزیر و خزمەتگوزاری هەموو خەڵکی کوردستانین بەبێ جیاوازی بەبێ ئەوەی جیاوازی لە ناوچەکاندا بکرێ یانیش لەبەر ئەوەی کە ئێمە لە حزب و لایەنی جیاواز داهاتووین و ئەم ڕۆحیەتەی پێکەوە کارکردنە وای لێ کردوین کە تیمێکی زۆر کاریگەرمان هەبێ و منسەجم بن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین زیاتریش خزمەتی ئێوەی خۆشەویست بکەین. ئێمە بەردەوام دەبین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو قەیرانەش ببینەوە و ئەوەی لە تواناژماندا بێ بۆ ئەوەی ئەم جۆرە پرۆژانە لە کاتی پێویستدا جێبەجێ بکەین. لێرەدا دەمەوێت ئاماژە بە بابەتێکی گرنگ دەم، ئەویش مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانی ئابووریە کە ئێمە تووشی هاتووین. ئەم قەیرانە ئەنجامی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و دابەزینی
سعری نەفتە لە جیهاندا کە هەرەسی بە زۆر ئابووری وڵاتانی دنیاش هێناوە ئێمەش لێی بەدەرنین و هەوڵی ئەوەمان داوە ئێمە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم وەزە ئەمەش وای کردووە کە هەندێک پرسیار دروست ببێت بە تایبەتی چکە ئێمە لە هەم کابینەیە باسی پرۆسەی چاکسازیشمان کردووە پرۆسەی چاکسازی لەگەڵ ئەم قەیرانە ئابووریە بە تێکەڵ نەکرێت من سوپاسی خۆڕاگری و تێگەیشتنی هەموو خەڵکی کوردستان دەکەم کە زۆر لەگەڵ ئێمە وەستان و پشوو درێژ بوون بە تایبەتی هەندێک جار لە دواکەوتنی دابەشکردنی موچەش بەڵام هەندێک جار هەست دەکەم خوێندنەوەی جیاواز دەکرێت لە خۆگونجاندن لەگەڵ بودجەی بەردەستی حکوومەت لەگەڵ پرۆسەی چاکسازی پرۆسەی چاکسازی پرۆسەیەکە کە ئێمە لە حکوومەت بەردەوام دەبین بەڵام شتێک نییە بەشەوە ڕۆژێک تەواو ببێ یان ئەنجامەکانی بە دەربکەون ئێمە هەنگاوی باشمان هاوێشتووە شتی باشیشمان کردووە ئەنجامەکانیشی دیارە ئەگەر بەشێک لەم چاکسازیانە نەبووانە لەوانەیە ئێمە نەمانتوانی بە هەندێک لەو شتانەی ئێستاش دەیکەین بمان کردوایە مەسەلەی کەمبوونی داهاتی حکوومەت وای کرد کە بودجەکەمان کەم بێتەوە و حکوومەتی عێراقیش لە نەناردنی ئەو بڕە پارەی کە بۆ موچە تەرخان کرابوو وای کرد کە ئێمە هەندێک جار تووشی گرفت بین لە دانی موچە لە کاتی خۆیدا و ئەم خوێندنەوانەی کە دەشکرێ کە گوایە دەستکاریکردنی موچە بەشێکە لە چاکسازی من دەمەوێت ئەمە باس بکەم کە ئەمە وانە چاکسازی پرۆسەیەکی ترە ئەوەی کە ئێستا ئێمە مەجبور بووین دەستکاری موچە بکەین بۆ خۆگونجاندن بووە لەگەڵ ئەو بڕە موچەی کە ئەو بڕە بودجەی لە بەردەستی حکوومەت بووە مەسەلەی چاکسازی ئێمە بەردەوام دەبین لە چاکسازی دارایی لە چاکسازی ئیداری و کارگێڕیش شتیشمان کردووە وامان کردووە داهاتی حکوومەت زیاتر بکرێ خەرجەکانی حکوومەت کەمتر ببن بەڵام ئەمە پرۆسەیەکی هەروەکو باسیشم کرد دوور و درێژە و بە شەو ڕۆژێک لەوانەیە کۆتایی نەیەت لەبەرەوە من سوپاسی تێگەیشتنی هەموو هاوڵاتیانی خۆشەویست دەکەم لەوەی کە پاڵپشتمان بوون هاوکارمان بوون و تێگەن لەوەی کە ئەم قەیرانە دەستکردی حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەمە کێشەیەکە زۆربەی وڵاتانی جیهان ئێستا ڕوبەڕووی بوونەتەوە و دڵنیام بە جێبەجێکردنی ئەم جۆرە پرۆژانە و بە هاوکاری کەردی تایبەت ئێمە دەتوانین لە ماوەیەکی زووتر زاڵ بن بەسەر ئەم قەیرانانە و هەلی کاری باشیش بۆ خەڵکی کوردستان دروست بکەین و بەیەکەوە حکوومەت و کەرتی تایبەت بتوانن ژێرخانی ئابووری کوردستان باشتر دروست بکەن و فرسەتێکی باشتر بۆ پێشخستنی وەزی ئابووری لە هەرێمی کوردستان بین نەکایەوە خوشک و برانی بەڕێز ڕاستە خەمی گەورەی ئێمە دابینکردنی موچەیە بۆ ئێوەی خۆشەویست بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ ئەوەش بزانین کە جێبەجێکردنی پرۆژەی استراتیجی دیسان هەر بۆ خزمەتکردنی ئێوەی خۆشەویستە هیوادارم بتوانین بەیەکەوە ئەم قەیرانە تێپەڕێنین و ڕوبەڕووی پەتای کۆرۆنای ئەو ڤایرۆسی کۆرۆناش ببینەوە من داوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم کە پابەندی ڕێنماکانی وەزارەتی تەندروستی و پارێزگاکان بن لێرە دەجێخۆیەتی سپاسی بەڕێز پارێزگار و تیمی خۆجێیی یان حکوومەتی خۆجێیی سلەیمانیش بکەم کە سەرەڕای ئەو هەموو کێشە و گرفتانەی ڕوبەڕوویان بوونەتەوە بەڵام زۆر بە خەمخۆری و دڵسۆزانە لەگەڵ خەڵکی کوردستان وەستان لەگەڵ خەڵکی سلەیمانی خۆشەویست وەستان و ئەوەی پێیان کرا بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان و پاراستنی ژیانی خەڵکی کوردستان و خەڵکی شاری سلەیمانی خۆشەویست درێغیان نەکردووە لێرەوە من سوپاستان دەکەم و دڵنیاشتان دەکەم حکوومەتی هەرێم پاڵپشت و پشتیوانی ئێوەش دەبێت ئێمە دەزانین کە لەوانەیە
خواستی زۆر خەڵکی کوردستان ئەوە بێ دەسەڵاتەکان زیاتر بە پارێزگارەکان بدرێن. ئێمە لە بەرنامەی حکوومەتی خۆشماندا ئەمە هەیە کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ هەموو پارێزگارەکان و پێم وایە لەم کابینەیە زیاتر لە هەموو کاتی پێشتریش ئێمە دەسەڵاتەکانمان داوە بە پارێزگارەکان و بەردەوامیش دەبین بۆ جێبەجێکردنی ئەو ویستەی کە هی خەڵکی شاری سلەیمانی و پارێزگاکانی تریشە. لێرە من داوا دەکەم خوشک و برانی بەڕێز، هەتای کۆرۆنا مەترسیەیەکی جددی تەندروستیە لەسەر هەموو خەڵکی کوردستان. بۆ پاراستنی خۆتان و بۆ پاراستنی کەسوکارەکانتان و بۆ پاراستنی هەموو هاوڵاتیانی تری هەرێمی کوردستان پابەند بن. تکا دەکەم بە ئەم پەتایە مەترسی ئەم پەتایە بە سیاسی نەکرێت و تکا دەکەم ئەو خۆشەویستانەی لە کەرتی تەندروستی پزیشکەکان و هەموو ئەو فەرمانبەرانەی کە ژیانی خۆیان ئەخەنە مەترسیەوە بۆ پاراستنی ژیانی ئێوە ئەمەتان لەبەرچاو بێت. ئێستا حکوومەت ئەو ڕێنمانەی کە دەرکردووە دیارە زۆربەی ئەرکەکە ئێستا دەکەوێتە سەرشانی هاوڵاتیان خۆیان. ئێوە ئەبێ خۆتان پابەندی خۆتان بسەلمێنن، خۆتان بپارێزن و کەسوکارەکانی خۆشتان پارێزن. من دڵنیام دوای تێپەڕاندنی ئەم قەیرانەوە بوریە و زاڵبوون بەسەر هەتای ڤایرۆسی کۆرۆنادا حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی پێ ئەنێتە قۆناغێکی زۆر گەشتر و ڕۆناکتر و ئابوووریەکی بەهێزتر. بۆ ئەوەش پێویستیمان بە هاوکاری هەمووتان هەیە. من زیاتر کاتتان لێ ناگرم، جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم و تەمەنای سەرکەوتنتان بۆ دەکەم و ئینشەڵڵا هەمووتان هەر ساخ و سەلامەت و تەندروست بن. زۆر سپاس دەکەم.